عەبدوڕەزاق خەیلانی وتەبێژی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان میوانمە. کاک عەبدوڕەزاق بەخێر بێی. دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ئەوەی کە ئێمە خستمانە ڕۆ ئەرکەکەی لەسەر ئێوەیە، دەڵێ لە 2014 تا 2022 پلاستیک لە چاردەورەی هەولێر دەسووتێندرێ، ژینگەی ئەو پایتەختە ناشرین دەکرێت تێک دەدرێت. ئێوە لە چێوەی ئەم باسن چیتان کردو بۆ چارەسەری؟ ئێمە چەند جارێک پێشتریش ئێمە تیمی پشکنینمان نردوو بە تایبەتی ئەوەی گەڕێکی عەدالەکە خەڵکانە چن تا ئەسووتێنن بە مەبەستی وەدەستکەوتنی هەندێک تێل و پاشماوەکە کاریگەری زۆر خراپی لەسەر ژینگەیە لەبەرەوەی ئەو تایانەکە دەسووتێنرێ کۆمەڵێک دەرهاویشتەی لێ دەرەچی مادەی کیمیایی خۆی لە پترۆکیمیایی دروست بووە، لە لاستیک و بە پترۆکیمیایی دروست بووە کە کاریگەری زۆری لەسەر تەندروستی گشتی هەیە. ئێمە زۆر هەوڵماندایە هەندێک جار تیمەکانمان چوینە ئەوێ، بەڵام کاریگەی ئیشە ئەوەکە لەکوێیە نەرێنیەکە لەوەیەکە ئەوان بەشەو ئیشەکەن کە بەشەو ئیشەکان ڕەنگە تیمەکانی ئێمە بەشەو لە دائیرە نەبن یان نەتوانن بکەن ئەوەیە، یعنی تیمێک بەشەو ئیش دەکەن ئەوە بە ڕۆژ دەکارن. ئەمە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە، دەبێت دەستگیر بکرێن، دەبێت ئیجرعاتیان لەگەڵدا بکرێت، دەبێت بنەبڕ ببیتن ناکرێت. تخوا تۆ باسی ئێستا هەوا و پاکی ئەم شوێنە بکە، پیسکردنی چۆن پاک دەبێتەوە؟ ئاسانە؟ ئەزانم، بەڵام ئێمە کە باسی دەستگیرکردنەکەن چێ ئەبێ دەستگیری بکات؟ دەبێت پۆلیسی دارستان و ژینگە، لەبەر ئەوەی پەیوەندی بە پاراستنی ژینگەوە هەیە. بەڵام ئێمە لە ڕووی قانونیەوە خەلەلێکمان هەیە لەوەی کە پۆلیسی دارستان و ژینگە، پاراستنی دارستان و ژینگە هیچ لە ڕووی قانونی و هیچ ڕەبتێکی بە ئێمەوە نییە. ڕۆڵی ئێوە چێ لە پاراستنی ژینگە؟ بەس هۆشیاریە سمینار دەکەن یانیش؟ ئێمە دوو حاڵەتە، هەم هۆشیاریە هەم چاودێریە. کەم تەرخەم چێە؟ کاک عەبدوڕەزاق کەم تەرخەم چێە؟ ئەو شارایانی جێبەجێکارە لەوەی کە چۆن ئەو سەرپێچکارانە دەستگیر بکە یان ئیجرعاتیان لەگەڵ بکە. بۆ ئێوە فشار ناخەنە سەری؟ فشارمان کردووە و راپۆرتمان نووسیوە و باسمان کردووە کە ئەو خەڵکانەی کە لە کاتێکی درەنگانی شەو تا ئەسووتێنن خۆ پێویستە لایەنی جێبەجێکار یعنی دەستگاکانی ئەمنی پۆلیس و ئەوانە ئیجرعات بکەن لەسەر ئەوەی کە دەستگیر بکرێت. سەر لایەنی هۆشیاری گوتت ئێمە لایەنی هۆشیاری گرتووتمانەتە بەر دەمانەوێت تاکیان وڵاتە لە پاراستنی ژینگەی کوردستان هۆشیارکەینەوە. ئەوەی ڕوودەدا لە شارەکانی کوردستان بەڕاستی تاک لە ئەستی بەرپرسیارەتیدایە ژینگەی کوردستان بپارێزێ تا ڕادێک بەڵام هەندێک لەو بابەتانی کە جەنابەت پیشاندا لە راپۆرتەکە ڕەنگە ئەو خەڵکانە گرنگی بە وشیاری ژینگەی نەدەن یان مەبەستیان نەبی گرنگی پێ بدەن. لەبەر ئەوەی کاک عەبدوڕەزاق هەندێک دیمەنم لەبەر نەشیاوی نەمخستۆتە ڕوو، یعنی لە سەنتەری شار هەبووە زبڵێکی زۆر خاشاکێکی زۆر خراوەتە ناو نافورە شوێنی دیمەنی جوان. من پرسیارە گوتی بەشێک لە گەشتیاران بە ئەنقەز وای لێ دەکەن. ئێمە لەسەر مەسلەی هاتنی گەشتیاران ئەمە ڕەنگە گلێکی زۆرمان لە دەستەی گەشت و گوزار هەبی وەکو دەستگایەکە وەکو پێویستە چاودێری ئەو کۆمپانیانەی نەکردیە کە گەشتیار دێنن بۆ ئەوەی بەڕێک و پێچی سەردانەکانیان بکەن، گەشتەکانیان بکەن، سەیرانەکانیان بکەن و بگەڕێنەوە. باشە قسەیە من حەز دەکەم وەڵامی بدەیتەوە. خەڵکێک شت فڕێ دەدەن ناو ئۆتۆمبیل لەبەر دەرگا لە هەر شوێنێک لەسەر شەقام دەڵێ کاکە حکوومەت کرێکاری خزمەت گوزاری بە پارە گرتووە هەر پارەی خۆمە باغ ینی ئەو پیساتی من فڕی دەدەم با ئەو خاوێنی کاتەوە. مەفهومێکی ڕاستە مە تێگەیشتنی مەفهومێکی ڕاست لێ، بەڵام هەندێک جار هەندێک لەو هاوڵاتیانی کە ئەو ئیجرعاتاکەن وا ئەزانن کە تۆڵە لە حکوومەتەکەن و لە بری ئەوەی دەڵێن ئێمە پارەی ژینگەمان داوە لەبەروی پارە لێ وەرەگیری لە ئۆتۆمبیل کاتی بەناوەکریان ئیجرعاتی لە فەرمانکانی هاتوچۆ کە پارەکەی لێرژێ دەڵێ پارەکەی خۆم داوە پیسکردنی شار ئەوە ئەگەڕێتەوە سەر ئەوەی تا چەند ئەو تاکە وشیارە حەز بکە هەستی نیشتیمانی ئەوەندە بە قووەت بی نیشتمانەکە خۆ پیس دەکات. چارەسەر چییە؟ چارەسەر وشارکردنەوەی و ئیجرعاتکردنە. من ئیجرعاتەکەم زۆر بەدڵە. تۆ ئەگەر کەسێک ئیستعدادی نەبی هوشیار بێتەوە ئەبێ بە ئیجرعات وشیار بەخوا ئەوەی شتێک باوتر یعنی لەگەڵ بۆ چوونی بەڕێستم دەبێ ئیجرعات بکرێ، بەڵام لایەنی جێبەجێکار چییە؟ ئیجرعاتەکە
ئەبێ لە ڕووی قانونیەوە هیوادارین لە ڕێ ئەو بەرنامەیەوە ئێمە لە ڕێی قانونیەوە ئەبێ ئیش لەسەر ئەوە بکەین پۆلیسی دارستان و ژینگە ڕەبتێکی جولاندنی بە دەستەی ژینگەەوە هەبێت. بەڕێز عەبدوڕەزاق خەیلانی وتەبێژی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان زۆر سوپاس دەکەین کە کاتی خۆت بە ئێمەدا. سوپاس بۆ ئێوەش. دەستان خۆش بێ.